فەرماندارێ گشتی هێزن سووریا دیموکراتیک کە هەسەدە دەبێژێک و یەکیتیان نەتەویە کوردی لە ڕۆژاوای کوردستانی گەلک گرینگە و بە تایبەتی دەدەمە نەهادا دەوێ دەربارێدا وی لەگەل سەرۆکی هەرێما کوردستانی گوتوبێژی کردە. مەزلوم کوبانێ داهەبدیتنەکە دەلگەل ئەلمۆنیتۆریە ئەمریکی ڕاگەهاند و پرۆسەیەکە نوش بۆی چارەسەرکردنە جوداهیە نابەرە هێزن ڕۆژاوای کوردستانەدا دەست پێ کردە و ڕاگەهاندژی کو دەبێن و نەرێن تەبایە پارتیên سیاسیên کوردیان ڕۆژاوای کوردستانê di nava heseda dihebin û nabê pêde bê tenexwan û neratiya Kurdan bigê di danûstandinên lêgel Dîmeşqde. مەزلوم عەبدێ گوتی ku li ser vê babetê wan lêgel tevaya partiyan Rojavayê Kurdistanê civîn encam dane. Di nava de jî Encûmena Niştimaniya Kurd li Sûriyê û got ku tevaya partiyan amade ne û tu kes jî ev çand red nekiriye. Fermandarê giştî hêzên Sûriya Demokratîk got jî ku Encûmena Niştimaniya Kurd li Sûriyê dexwaze hindek rêkarên taybet ji bo durustkirina baweriyê kiriye û wan jî ew bawerî durust kiriye. مەزلوم عەبدێ ئەشکارێژی کرد و ئەنجومەنا نیشتیمانیا کوردی لە سووریێ داخواز کریە کۆ بە ئازادانە کارێخوا لە ڕۆژاوای کوردستانê ئەنجام بدەن و نەها ئەو کارن کارێنخوا بە ئازادانە ئەنجام بدەن. هەروەها ئەنجومەنا نیشتیمانیا کورد داخواز کریە کۆ تەڤایە زیندانیان ئازاد بکن و قەسەدا تەڤایە زیندانیانژی سەربەست بەردانە بەتەنێ ئەو بابەتمایەک و پەیوەندیاوەیە بێ کەسێن بێسەر و شوێن بە هەیە ئەو چەندژی نەتە شتێکی نوە بژە دەما کوێرەبەریا خۆسەر و هەسەدە هاتنە دامەزراندن کەسێک بێسەر و شوێن نەبووە و ئەوژی دەستکەفتەکە مەزنە. مەزلوم عەبدێ گوتی دەما کوێرەبەریا خۆسەر و هەسەدە هاتنە دامەزراندن بتەنێ یەک ئەندامی ئەنجومەنا نیشتیمانیا کوردی لە سووریێ بێسەر و شوێن بووە و هەسەدە ئەو کەسژی دیتیە و نەهاژی لێکۆلینێ ئەنجام دەدەن. مەزلوم عەبدێ ئاماژە بۆی چەندێدا و دەدا مابووری دەسێ ڕێککەوتن لەگەڵ ئەنجومەنا نیشتیمانیا کورد لە سووریە هاتنە ئیمزەکردن و ڕێککەوتنژی و هەولێر یەک و هەولێر دوو دهۆک بوون بە نابێنکاریە حکوومەتە هەرێما کوردستانê بوون لێ تۆ ڕێککەوتن جوان نەهاتنە بجیکردن. مەزلوم عەبدێ گوتی و ئەو ڕێککەوتن لەگەڵ ئەنجومەنا نیشتیمانیا کورد لە سووریە هاتنەکردن بەریک و هەسەدە وەرێ دامەزراندن لەو ماجی بجینەکردنا وان ڕێککەوتنان تو ئاستەنگیان لە پێشیا ڕێککەوتنەکەن و درست ناکێ. فەرماندارێ گشتی هێزن هەسەدە گوتجی ku Encûmena Niştimaniya Kurd li Sûriyê ji grupên cuda pêk tê û gotjî ku ew ên ji derve bi taybetî li Tirkiye lê dijî rêkketineke nû ne ligel hesede. مەزلوم عەبدێ di dawiya gotinê xwe de ji bo Elmonîtor got ku derbarê nêzîkbûna aliyên Kurdî li Rojavayê Kurdistanê wê ligel Nêçîrvan Barzanî serokê Herêma Kurdistanê gotûbêjî kirine. Nêçîrvan Barzanî razî bûye ku alîkariyê pêşkêş bike. Herwiha daxuyakirin jî ku serok Barzanî hindek gotinên erênî divê derbarê de kirine. مەزلوم عەبدێ ئەشکەرەژی کرد و di demeke nêzik de konferansek derbarê yekîtiya aliyên Rojavayê Kurdistanê wê warê li dar xistin.